ڕێکەوتی 12 گوڵانی ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە عەمەلیاتێکدا هێرشیان کردە سەر پایەگای هێزەکانی ڕەژیم لە ڕەبەت و ئەم پایەگاییان گرتەوە. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی ڕەژیم کوژران و لە جەریانی ئەم عەمەلیاتەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حەسەن ئەمینپور گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەسەن ئەمینپور ناسراو بە حەسەن وسوکەل خەڵکی ئاوایی وسوکەل سەر بە ناوچەی سەردەش لەدایک بوو. پاش شۆڕشی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەورێکی بەرچاوی لە وشیارکردنەوەی خەڵکی ناوچەکەدا هەبوو. ڕێکەوتی 12 گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی هێرشی دووهەمی ڕەژیم بۆ سەر کوردستان هاوڕێ عوسمان سەبوکبار پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە شاری سەقز و هاوڕێ مەنسوور بێهزاد مطلاق ناسراو بە سەعید فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە شاری سناو گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عوسمان سەبوکبار ساڵی 1342 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. لە کاتی شۆڕشی گەلانی ئێران بە دژی ڕژیمی شا وێڕای خەڵکی بەشدار بەشداریەکی چالاکانەی بوو. هاوڕێ عوسمان ساڵی 1358 تاوی بوو بە یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری سەقز و لە کاتی هێرشی هێزەدا گیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە مانگی گەلاوێژی ساڵی 1359 تاوی بە مەبەستی بەشداری کردن لە مقاومەت بەرامبەر بە هێزەکانی کۆماری ئیسلامی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەنسوور بێهزاد مطلاق ناسراو بە سەعید لە شاری سنا لەدایک بوو. پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ مەنسوور بوو. ڕێکەوتی 12 گوڵانی ساڵی 1362 هەتاوی هێزێکی گەورەی 180 کەسی لە پێشمەرگەکانی کۆمەڵە پێکات بوو لە پێشمەرگەکانی ناوچەی مەهاباد و سەقز چەند گەڕێکێکی شاری مەهابادیان بەدەستەوە گرت و لە شەڕێکی سەختدا زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. تێکەڵبوونی خەڵکی شاری مەهاباد و پێشمەرگە و تەنانەت شەڕکردن لە سەنگەرێکدا یەکێکی دیکە لە حەماسە گەورەکانی خوڵقاند. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی دوژمن کوژران و بریندار بوون. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ خوسرە خاڵەندی، هاوڕێ فەتاح مەولودپور، هاوڕێ تەها مەحمود نژاد، هاوڕێ ماشەڵڵا شێخولیسلامی ناسراو بە هیواسنەیی، هاوڕێ مەنوچێر ئەمینی و هاوڕێ عەبدوڵڵا مستەفاپور گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ خوسرە خاڵەندی ساڵی 1344 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ خوسرە چووە تەورێز و لەوێ وێڕای دەرس خوێندن درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا و پاشان گەڕایەوە کوردستان و خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. زستانی ساڵی 1361 تاوی
هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا مستەفاپور ساڵی 1343 تاوی لە ئاوایی چاوەرچین سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. هاوڕێ عەبدوڵڵا لە هاتوچۆی پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ ئاوایی چاوەرچین لەگەڵ کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و لە پاییزی ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەنوچێر ئەمینی ناسراو بە حوسێن سنەیی ساڵی 1333 تاوی لە شاری سناو لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و دەبیرستانی هەر لەو شارە تەواو کرد و پاشان بۆ درێژەدان بە خوێندن چووە زانسکای کرماشان و هەر لەوێ لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایەتی پەیدا کرد. پاش هێرشی سەر لە نوێی هێزە داگیرکەرەکانی ڕژیم بۆ سەر کوردستان پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ مەنوچێر فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ماشەڵڵا شێخوڵئیسلامی ناسراو بە هیواسنەیی ساڵی 1342 تاوی لە گەڕەکی تازاوای سنە لەدایک بوو. هاوڕێ ماشەڵڵا هەر لە سەرەتای لاویەوە خاوەن هەڵوێستێکی سیاسی بوو. پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی لە ڕێگەی دامەزراندنی کتێبخانەیەک لە گەڕەکی تازاوای سنە هەوڵیدا بۆ پەرەپێدانی ئاستی سیاسی خەڵکی ئەم گەڕەکە. تا ساڵی 1361 تاوی لە ناو شار مایەوە و درێژەی بە کاری نەهێنیدا و لە بەهاری ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە. هاوڕێ تەها مەحموود نژاد لە ئاوایی زاواکێ و سەر بە ناوچەی گەورکی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 تاوی لە بەردەستەنگی بنەماڵەکەی لە کوورەخانەکانی دەوروبەری کوردستان دەستی دایە کارکردن و بەم شێوە لەگەڵ مەینەتی کرێکاران ئاشنایی پەیدا کرد. هەر لە کاتی کارکردن لە کوورەخانەکان لەگەڵ مافی کرێکاران و دواتر بە سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنا بووە و بوو بە یەکێک لە لایەنگرە شێلگیرەکانی کۆمەڵە. هاوڕێتەها لە زستانی ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەتاح مەولودپور ساڵی 1341 تاوی لە ئاوایی ئازاد سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. لە سەرەتای ڕاپەڕین و لە خۆپیشاندانە ئێعترازیەکان بە دژی ڕژیمی شاب بەشداری چالاکانەی کرد و لە سەرەتای ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە بوو بە یەکێک لە لایەنگرە شێلگیرەکانی و پاییزی ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 12 گوڵانی ساڵی 1365 هەتاوی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە نزیک ئاوایی حەسەناوڵە سەر بە ناوچەی مەریوان کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و دوای شەڕ و پێکدادانێکی قورس دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ شاهدوخت هوشیاریان فەرماندەی نیزامی تیم و هاوڕێ لەتیف حەسەنی دەستیاری دەستەی ڕێخستن گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ لەتیف حەسەنی ساڵی 1332 تاوی لە ئاوایی بەردەڕەش سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو.
پاش تەواوکردنی دەورانی دەبیرستان و لە جەریانی خەباتی جوتیارانی ناوچەی مەریوان لەگەڵ ژمارەیەک لە ڕووناکبیرانی سیاسی ئاشنا بووە و بەم جۆرە هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای پێکاتنی یەکێتی جوتیاران لە شاری مەریوان پەیوەندی بەو یەکێتیەوە گرت. ئاخرەکانی زستانی ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بەڕیزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە و وەک مامۆستا لە ئاوایەکانی دەوروبەری شاری مەریوان دەستی کرد بە وانەوتنەوە. هاوڕێ شاهدوخت و شیاریان ناسراو بە ئازەر ساڵی 1340 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1356 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. لە ساڵی 1357 تاوی و لە شۆڕشی گەلانی ئێران لە دژی ڕژیمی شا دەورێکی بەرچاوی جێرا و پاشان پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابەوە گرت. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1362 تاوی بەهۆی شناسایی کرانی لەلایەن ڕژیمەوە پەیوەندی بە تەشکیلاتی عەلەنیەوە گرت و هاتە ناو ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە. ڕێکەوتی سێزدەی گوڵانی ساڵی 1364 هەتاوی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوئاد لە بەرزایەکانی ئاوایی تووە سووران لە سەر جادەی مەریوان سەقس سەقامگیر بوون و سێ پایگای هێزەکانی کۆماری ئیسلامیان لە ناو ئاوایی تووە سووران دایۆژێر ئاگری خۆیان و دوژمنیان تووشی خەسارەتێکی بەرچاو کرد و هەروەها دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی لەم شەڕەدا کوژران و بریندار بوون. دوای تەواوبوونی ئەمەلیاتەکە پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە بۆ مەقەڕەکانی خۆیان. ڕێکەوتی چاردەی گوڵانی ساڵی 1359 هەتاوی پاش هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە جەریانی شەڕی 24 ڕۆژەی خەڵکی شاری سنا هاوڕێ ئەحمەد عەباسی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد عەباسی ڕێکەوتی چاردەی گوڵانی ساڵی 1362 هەتاوی دوو هەڵسوڕاوی تێکۆشەری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ شەو بۆ سەید زاهدی و هاوڕێ ساڵح کردداری لە شاری سنا بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کران و گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ شەو بۆ سەید زاهدی لە سەرەتاکانی ڕاپەڕینی گەلانی ئێران لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. بەهۆی هەڵسوڕانی چالاکانەی لە ناو خەڵکدا لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا. هاوڕێ ساڵح کردداری لە سەرەتای ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی لەگەڵ یەکێتی جوتیاران لە شاری مەریوانەوە گرت و دەستی کرد بە هەڵسوڕانی سیاسی.
ڕێکەوتی چاردەی گوڵانی ساڵی 1367 هەتاوی بە هۆی ڕووداوێکی دڵتەزێن پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سەیفوڵڵا شاڵچی گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ سەیفوڵڵا شاڵچی ناسراو بە بێهروس فەرز ئەندامی کۆمەڵە ساڵی 1334 هەتاوی لە جنوبی شاری تاران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. پاشان بۆ درێژەدان بە خەبات هاتە شاری سنە و لە هاوینی ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پازدەی گوڵانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ ئیسماعیل فاتحی ناسراو بە ئیسماعیل گاریچی لە جێریانی شەڕی 24 ڕۆژەی خەڵکی شاری سنە کەوتە بەرگوللەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیسماعیل فاتحی ناسراو بە ئیسماعیل گاریچی یەکێک لە تێکۆشەرانی شاری سنە بوو کە لە کۆکردنەوەی یارمەتی و گەیاندنی تەدارکات لە کاتی شەڕی 24 ڕۆژەدا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو کە لە جادەی سنە حەسەناوە لە کاتێکە بە مەبەستی کۆکردنەوەی یارمەتی دەچوو بۆ ئاوایی کەرجۆ کەوتە بەر گوللەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. ڕێکەوتی پازدەی گوڵانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ ئیبراهیم ئیسماعیل زادە لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ناوچەی سەردەشت گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم ئیسماعیل زادە ڕێکەوتی پازدەی گوڵانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ فاڕۆق دێقانی پێشمەرگەی فداکاری کۆمەڵە کە پێشتر لە جەریانی شەڕێکدا لە سەر جادەی بانەسەقز بەدەست هێزەکانی کۆماری ئیسلامی بەدیل گیرا بوو پاش 7 مانگ لە زیندانی شاری تەورێز تیرباران کرا و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فاڕۆق دێقانی ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی کانیکە و سەر بە ناوچەی دیواندەراو لەدایک بوو. لە دەورەی یەکەمی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی خەڵکی کوردستاندا ئەندامی هەڵسوڕاوی کانونی بیەکارانی شاری سەقز بوو لەو کانونەدا وەکو نوێنەر هەڵبژێردرا. بەهاری ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پازدەی گوڵانی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید نەجمەدین عەبدی ساعات 11 شەو لە ناو شاری سەقز لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس و دەستەویەخە هاتن. ئەم شەڕە تا ساعات 2 شەو درێژەی کێشە و هێزی دوژمن تووشی زەرەر و زیانێکی زۆر هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا یەکێک لە پێشمەرگە فیداکارەکانی کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەلی تەیموری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی تەیموری ساڵی 1342 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو.
بەهاری ساڵی 1360 تاوی پاش ئەمەلیاتێکی پێشمەرگەکانی کۆمەڵا لە شاری سەقز کە خۆی شام بەشانی پێشمەرگەکانی کۆمەڵا یارمەتی دەریان بوو هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵا. ڕێکەوتی 16 گوڵانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵا بە ناوی هاوڕێ مەحموود ئەحمەدی ناسراو بە مەحموود باخچە لە بەرزاییەکانی تەرەغە و سەرباخچە لە ناوچەی بۆکان جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحموود ئەحمەدی ناسراو بە مەحموودی باخچە ساڵی 1342 تاوی لە ئاوایی سەرباخچە سەر بە شاری بۆکان لەدایک بوو تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی سیویەکی بۆکان سازماندرا و لە دەیان شەڕ و ئەمەلیاتی ناوچەکانی مەهاباد بۆکان و شنۆ چالاکانە بەشداری کرد. هاوڕێ مەحموود ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 17 گوڵانی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵا بە ناوی هاوڕێ مەسعود نیازمەند لە زیندانی ئەوین بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ مەسعود نیازمەند ڕێکەوتی 17 گوڵانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ عەبدوڵڵا مەحموودی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا کە پێشتر لەلایەن حیزبی دێموکراتەوە لە دۆڵەت و زیندانی کرابوو لە جەریانی بۆمبارانی ئەم زیندانە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا مەحموودی ساڵی 1341 تاوی لە ناوچەی سەردەشت لەدایک بوو. لە دەورەی یەکەمی هێرشی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان وەکە هەڵسوڕاوێکی شێلگیری کۆمەڵا چالاکی سیاسی خۆی دەست پێ کرد. ڕێکەوتی 17 گوڵانی ساڵی 1365 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵا لە چەندین لاوە هێرشیان کردە سەری هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایەکانی حەوتاش و میشیا و سەر بە سەرشیوی سەقز کە بۆ ماوەی 9 سەعات هێزی دوژمن کەوتە ژێر ئاگری توندی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و دەیان کەس لە هێزی دوژمن کوژران و زەبرێکی قورسیان لێکەوت. لەم شەڕەدا 10 کەس لە هێزەکانی دوژمن بەدیل گیران و دەیان کەسیشیان لێ کوژرا و ژمارەیەکی بەرچاو چەک و تەقەمەنی کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵا. لە جەریانی ئەم شەڕە 2 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بە ناوەکانی هاوڕێ محەممەد ئەمین جەسیمی و هاوڕێ ئەفغەم تاهیری جیانی ئازیزیان بەخت کرد.
هاوڕێ محەممەد ئەمین جەسیمی ناسراو بە سەید مینە لە یەکێک لە ئاواییەکانی ناوچەی مەنگوڕایەتی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1354 تاوی لەگەڵە هاوڕێیانی کۆمەڵە و ئامانجەکانی ئاشنایەتی پەیدا کرد. پاشان وەک ئەندامێکی تەشکیلات نەهێنی کۆمەڵە درێژەی بە هەڵسوڕاندا. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد ئەمین ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەل و معاونی گوردانی 24 مەهاباد بوو. هاوڕێ ئەفغەم تاهری ناسراو بە ڕێبوار لە شاری سەقز لەدایک بوو. لە نێوان ساڵەکانی 53 و 54 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1358 تاوی هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و دوای هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە شاری سەقز مایەوە و وەک هەڵسوڕاوی کۆمەڵە لە ڕێخستن و ئێعترازاتی خەباتی خوێندکاران دەورێکی کاری جێرا. بەهۆی گرفتی ئەمنیەتیەوە چووە شاری مەهاباد و لەوێ وەک بەرپرسی کومیتەی مەهاباد درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا و لە کۆتاییەکانی ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەفغەم ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی هەڤدەی گوڵانی ساڵی 1365 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەمین کەریمیان لە کاتی بەڕێوەبردننی مەعموریەتێکی تەشکیلاتی لە سەر جادەی مەڕان گەورە لە بەشی هەوەتوی دیواندەرە کەوتە بەری هێرشی گروهی زەربەتی تکابوو لە جەریانی مقاومەتێکی قارەمانانەدا کە نزیک بە 2 سەعاتی خایاند کەوتە بەر گولەی بەکرێ گیراوانی ڕژیم و جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەمین کەریمیان ساڵی 1346 تاوی لە ئاوایی مەڕان گەورە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ئەمین ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی هەژدەی گوڵانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ بەهمەن قلیچیانی کرێکاری وشیار و پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە کاتی هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە فەیزاوای شاری سناو جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ بەهمەن قلیچیانی لە شاری سناو لەدایک بوو. ڕێکەوتی هەژدەی گوڵانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ماشاڵڵا زاهیدپور ناسراو بە ماشاڵڵا سوور بە هۆی ڕووداوێکی دڵتەزێن جیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ ماشاڵڵا زاهیدپور ڕێکەوتی هەژدەی گوڵانی ساڵی 1364 هەتاوی چاردە پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد یەزدیان، هاوڕێ ئەمین شەیخی، هاوڕێ کەریم مرۆەتی، هاوڕێ سەلاح ئەحمەدی، هاوڕێ تۆفیق ئەحمەدی، هاوڕێ جەماڵ کوردی، هاوڕێ ئەمین ئیمام قولی، هاوڕێ فاڕۆق قوربانی،
هاوڕێ موسا سەعیدی، هاوڕێ عابدین ئیبراهیمی، هاوڕێ عەبدوڵڵا محەممەدی، هاوڕێ کەریم ئەمانی، هاوڕێ محەممەد هادی قورقی و هاوڕێ محەممەد ڕەحیم ساڵحی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی نەرمەلاس و بەردەڕەش سەر بە ناوچەی بانە جاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد یەزدیان ناسراو بە دوکتور تەقی لە شاری کرماشان لەدایک بوو. دوای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنایەتی پەیدا کرد و دەستی دایە تەبلیغات لە شاری کرماشان. دواتر بەهۆی ئەوەی کە ئەمنیەتی کەوتبووە مەترسیەوە پێیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵا. هاوڕێ محەممەد ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ محەممەد ئەمین شێخی ناسراو بە ئەمین وزمان لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی وزمان سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمین بەرپرسی تەدارکاتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ کەریم مروەتی ناسراو بە کەریم تەختە لە ئاوایی تەختە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ سەلاح ئەحمەدی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی نەوەڕە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ تۆفیق ئەحمەدی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی ئارەنان سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەماڵ کوردی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەماڵ فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەمین ئیمام قولی ناسراو بە فوئاد مامۆخ ساڵی 1342 تاوی لە ئاوایی مامۆخ سەر بە شاری سنا لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمین بەرپرسی مخابراتی گوردانی ئارێز و ئەندامی کۆمەڵە و دەستیاری دەستەی سازماندەی ساراڵ بوو. هاوڕێ فاڕۆق قوربانی لە ئاوایی بزوەش سەر بە شاری کامیاران لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شاهۆ سازماندرا. هاوڕێ موسا سەعیدی ساڵی 1342 تاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە شاری سنا لەدایک بوو. هاوڕێ موسا ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عابدین ئیبراهیمی ساڵی 1341 تاوی لە ئاوایی سەڵوەتاوە سەر بە شاری سنا لەدایک بوو. ماوەیەک لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بوو. سەرنجام لە ساڵی 1360 تاوی لە زیندان هەڵات و پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا محەممەدی ناسراو بە وریە
ساڵی 1342 تاوی لە شاری کامیاران لەدایک بوو. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هێزی شۆڕش و شەهیدانی کامیاران سازماندرا. هاوڕێ کەریم ئەمانی ساڵی 1342 تاوی لە ئاوایی بزوەژ سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی گوردانی ئارێز بوو. هاوڕێ مەحەممەد هادی قورقی ناسراو بە حەمەسوور ساڵی 1333 تاوی لە شاری سنا لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. ماوەیەک لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بووە و دوای ئازادی لە زیندان بەهاری ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەحەممەد بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ مەحەممەد ڕەحیم ساڵحی ساڵی 1339 تاوی لە ئاوایی تیانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. خەلەبانی نیروی هەوایی ئەرتەش بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شاهۆ سازماندرا. ڕێکەوتی هەژدەی گوڵانی ساڵی 1366 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی پاش زانینی جێگای واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی تەنگباغ لە بەشی بەرپلەی ساڕاڵی ناوچەی سنا ئاگادار بوونەوە و هێرشیان کردە سەر ئەم ئاوایە و گەماروەیاندان. پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە توانیان ئەم گەماروەیە تێک بشکێن و لە ئاوایی بچنە دەرەوە. لە جەریانی ئەم شەڕەدا چەند کەس لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی کوژران و هەروەها دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ موحسین فرومەند و هاوڕێ سدیق حوسەینی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ موحسین فرومەند ساڵی 1336 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1354 تاوی لە زانکۆ لە دامەزراندنی هەستەی ئارمانی زەحمەتکێشان بەشداریەکی چالاکانەی کرد. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و پاشان بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ موحسین ئەندامی کۆمەڵە و بەرپرسی دەستەی ڕێخستنی ناوچەی ساڕاڵ بوو. هاوڕێ سدیق حوسەینی ناسراو بە سدیق تەنگباغ ساڵی 1341 تاوی لە ئاوایی تەنگباغ لە بەشی بەرپلەی ساڕاڵی ناوچەی سنا لەدایک بوو. دوای ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە گەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و بوو بە یەکێک لە لایەنگرە شێلگیرەکانی کۆمەڵە و لەگەڵ تەشکیلاتی ڕۆستایی بەشی ساڕاڵ پەیوەندی گرت و دەستی بە هەڵسوڕانی چالاکانە کرد و پاشان ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.